بینەرانی عزیز دووبارە سڵاو کاک نەجات دێمە لای تۆ هەر سەبارەت بە ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک کە بەشێکە لە جێبەجێکردنی مادەی 140 کاکەوێز لە قسەکانی وتی کورد نیەتێکی پاکیە بەرامبەر بە تورکمان و هەرگیز سوکایەتی بە تورکمان نەکردەوە بەڵام دەبینی لە کەناڵەکانی تورکمانەوە لە تیڤی تورکمانەکانەوە سوکایەتی بە کورد دەکرێت و خراپە بەرامبەر بە کورد دەکرێت واتە جارێکی تر تۆپەکەی خستەوە ساحەکەی تۆ ڕای تۆ لەو بارەیەوە چییە؟ بەڵێ ئێوەش مەسئولیەتتان بەردەکەوێت و خەتاکە خەتا ئێوەشی تێدایە؟ طبعا بە عنوانەکەت تحدید بکەم بالضبط من تورکمان طبعا دوو کەناڵە چۆن برا کوردەکان کەناڵیان هەیە ئێمەش دوو کەناڵن من لەو کەناڵام کە ئەبەدەن دژی برا کوردەکان نە قسە نەحرک لێنەوە ئەسڵەن ئێمە نیضالمان جیهادمان دژی ژیمی بەعس بە یەکەوە بووین ئێمە کەواتە هاوڕایت کە لە کەناڵەکەی تر کەناڵی تر قەناتی جەبهە بەناو بلێن بەڵێ بیستە ئەوە تقریبا ساڵێک سیاسەی قەناتی جەبهە گۆڕاوە 180 دەرەجە من حتا جاران ئەلێم کاکە ئەم ئەوها 180 ئەسوڕێنی خەتەرە 180 کەمکەمی بیسوڕێنن یەکسەر 180 زیاتر ڕوونیکەیتەوە بە چ ئاراستەیەکدا طبعا دوای ئەم تەوافقا کە ڕئیس مەجلسدان بۆ تورکمان جەبهەی تورکمانی یەک تەنسیقی کرد لەگەڵ برا کوردەکان هەردوو پارتی ئەنجا بۆ تەوضیحیش ئێمە لە کەرکووک کتلەی تورکمانی طبعا دوو نەوع هەیە با بڵێن بەڕاستی جەبهە و 3-4 لە شیعەکانیش هەیە ئێمە خەبەرمان نەبوو لەو ئیتیفاقا بەس عموما نەتیجە مەسلحەتی ئێمە بوو ئێمە ئەسڵەن داوامان پێش 5-6 ساڵ بوو ئەوە کە لازمە بە یەکەوە دانیشن لەگەڵ برا کوردەکان کاریگەری تورکیا وەکو وڵاتێکی ئیقلیمی چییە لە گۆڕانکاری لە ئاراستەکان و تەوجیهکردنی لایەنێکی مەحدود دژی کورد ئیستا ئەم تەوجیهە نەماوە تو ئەگەر ملاحەظە ئەەکەی ئیستا یەک سیاسە هەیە لە منطقە تورکیا لەگەڵ حکوومەی هەرێمی کوردستان خۆ تەنسیقاتی زۆر بەرزی هەیە حتا مەسەلەی وەزیر خارجیە کە هات بۆ کەرکووک ئەقلیم پێش 3 ساڵ ئەگەر ئەم فکرەیە کەس تەرحی کردووە ئەو کاتە شەڕە بێ بەرامبەر ئەم مەوزوعە اینجا خۆیان وەزیر خارجیەی تورکیا هات بۆ تورکیەیش حکوومەی مەرکەز ڕەفزی کرد خۆیان تەئیدیان کرد تۆ پێت وایە تورکیا پێی خۆشە مادەی 140 جێبەجێ بکرێت والله حاليا من أليم يك تغيير هي لمعادلة دولي بس العراق منطقة همو لسر بركانيكي دانشتوا من أليم احتمالش أميش يك سلاحة بو تفليش العراق من لا أو أترسم من ظلم أو دائما أليم حتى برا كردكان قوتيان لنا عراقه ئەگەر عێراق زعیفە بێ بەرادەرانی کوردان حکوومەی هەریمیش زعیفە بێ ئێوە لە بیرتانە پێش 3-4 ساڵ کە لە حدود قەسف بوو لە تەرەفی تورکیا و ئیران چەند داوایان کرد جێش بابێ حیمایە ئەم مەرزە بکەن ئێستا من ئەلێم تحولات هەیە لازمە ئەم تحولات خطوطی ئەساسی سیاست مەدارانی عێراق کورد بێ عەرەب بێ شیعە بێ سونە بێ تەسیر زۆر نەکەن یعنی خەتمان نەیگۆڕن تەسیراتی بەسێت بەڵێ بەس من گەرەکمە تعلیق بکەم لەسەر ئەم مەوزوعە کە برا کوردەکان لە کەرکووک تعاملیان چۆن بوو لەگەڵ طبعا ملەتی کورد ئەبەدەن اعترازمان نییە بەرامبەر ملەتی تورکمان ئەسڵەن وەک برا ئەژێن ئەبەدەن فروقات نییە میان ئەم دوو ملەتە کەواتە اعترازی ئەوە لەسەر کێ و لەسەر هەندێکی مەجموعەیەکی مەسئولەکان کە موفق نەبوون بۆ ئیدارەی مەلەفی کەرکووک دروستکردنی یەک عیلاقەی منصفانە میانی تورکمان و کورد چەند مەسئولێکی ناموو طبعا مەسئولی هەردوو لایەن تەنها کوردەکان لە مەسئولەکانی کوردەکان لە هەموو ئەطراف من نالێم یەک تەرەف دوو تەرەف بەس ئەوە ساڵێک و نیو دوای ئەم تەغیرە تقریبا تەغیر بووە کەم تو ئەزانی تو ئەگەر شتێکی خراپ بووە 5-6 ساڵ بە یەک ساڵ تەواو نابێت بەڕەئی تۆ تەوافقی کورد و تورکمان یاخود ڕێکەوتنی کورد و تورکمان و پێشکەشکردنی پرۆژەیەکی هاوبەش وا ئەکا کە مادەی 140 جێبەجێ بکرێت بە تەواوەتی بە قەناعەتی من ئەلێم بزان بە لە بیرتان دێنم پێش 9 ساڵ دوای ڕوخانی ریژیمی بەعس برا کوردەکان سیاست مەدارانی کوردەکان لە بەغا داوایان چی بوو بڵێتیان یەک فەقەرە لە دەستور 2 لە 3
ثلثي 3 محافظات دوو لەسەر 3 ملەتی 3 پارێزگا ئەگەر قەرارێکی لە بەغداد لە پەرلەمان دەرەچێ دوو لە 3 ملەتی 3 پارێزگا ڕەفز ئەیکات ئەوە نابێ. کاک نەجات تۆ هێندە گەشتبین و متەفائیلی بەوەی کە کورد و تورکمان ڕێکەون مشکلەکە حەلە بێ بۆ ڕێک ناکەون. آخر منش بۆ ئەلێم بە ئالیەت بێ من ئەلێم برا کوردەکان 17% لە ملەتی عێراقن چۆن گەرەکیانە خۆیان بیپارێزن حەقیانش بیترسن لیانەوە ریژیمی بەعس جەریمە نەما نەکات بەرامبەر بەرادەرانی کوردەکان بۆ ئەوە ئیستا احتیاط زۆر گەرەکیانە. ئێمەیش تورکمان من وتم برا کوردەکان وتیان ثلثي 3 محافظات دوو لەسەر 3 پارێزگەی ئەقلیمی کوردستان ئەی قەرار بەغداد وەرەگرێ ئەگەر دوو لە 3 ئەم 3 پارێزگا ڕەفز ئەیکات و بالتەکید ڕەفز ئەیکات ئەگەر زدی دژی کورد بێ ئەو قەرارە نابێ. من ئەلێم ئەم حەقا با عکس بکەن بۆ تورکمانیش لأنه ئێمەش مەزلومن ئێمەش مەزلومیەتی وەک برا کوردەکانیش دیمان چۆن تەڵخەڵێ ئێنجا تحملمان نییە جارێتتر زوڵم وەک ئەو زوڵمە ببێ. ئێمەش ئەگەر پێش 5-6 ساڵ ئەم فکرەیە تەڕح بووە مثلەن برا تورکمانەکان وەرن ئێوەیش مشارەکە بکەن لەگەڵمان دوو لە 3 مجموعی ملەتی تورکمان هەر چی قەرار ئەقلیمی کوردستان وەرەگرێ ئەگەر ڕەفز ئەیکەن ئەوە تەطبیق نەبێ ئەو کاتە وەزعمان طبعا فرسەتی زۆر سهل بوو پێش 5-6 ساڵ. کاک نەجات زۆر بە کورتی و بە سەراحەت وەڵامم بیتەوە گەر کورد و تورکمان لە کەرکووک یەک بگرن پێت وایە ئەوە بڵین مەسئولیەتی برادرانی یەکێتی و پارتیە کە تەمسیلی زۆری نەئەکەن لە کەرکووک کە مبادرە بکەن یاخود مبادرەیان کردووە بووەوەی دەست پێشخەریان کردووە بووەوەی یەک بگرن یاخود نەخێر ئەوە لایەنە تورکمانەکانن نایەنە پێشەوە بە کورتی بالتأكيد طبعا ئێستا دکتۆر نەجمەدین کە پارێزگای کەرکووک بەرادەرانیش هەموو ئاعضای پارێزگای کەرکووک ئێستا یعنی نالێم تحالف بەس توافق زۆر واضحە دیارە حتا ئیمرۆ لە ئیجتیماعیش قرار وەرمان گرت لەسەر ئەم مەوزوعە. طبعا بالتأكيد من وتم بيت مداخلات خارجي بو لحكومة مركز بو وضعي متشنج بو أبو أو تأثيرات سباس كاكا ديما لايتو كباس لسروكي هريم كريت هميشه باس ل پەیوەندیەکان و هاوپەیمانێتیەکانی دەکرێت دەبینین لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە داودۆغڵۆ دەچێتە کەرکووک ئەوە خۆ تاگاداری کە حکوومەتی ناوەندی زۆر ناڕازیەوە تا دانیشتنی پەرلەمانی لەسەر سازەکرێت ئەمە لایەک و دەشزانین کە تورکیا ڕەئی لەسەر کوردستانی بوونی کەرکووک چەند ڕەیەکی نەرێنی و نێگەتیڤ و سلبیە لەولاوە بەرپرسەکانی کورد تەعاملی لەگەڵاکەن لەولاشەوە لەگەڵ مقتەدا سەدرە تەعاملەکرێ کە مقتەدا سەدر ئەڵێت کەرکووک کوردستانی نییە و نەبووە و نابێت هەست ناکە ئێمە دووفاقیە لە سیاسەتکردن ئەمە کورد پێویستە سیاست لەگەڵ تورکیا بکات لەگەڵ ئێران بکات لەگەڵ مقتەدا سەدر و ئەوانی تریش بکات بەڵام بەبێ بیریش لە بەرژەوەندەکانی بەتاکید لە چوارچێوەی بەرژەوەندەکانی کورد تۆ سیاسەتەکەی ئەنی ناتوانانی نادیدە ئەوە بگری کە تورکیا دەوڵەتێکی زۆر گرنگە ئێران دەوڵەتێکی زۆر گرنگە لە ناوچەکە و هەر مەسلەی کەرکووک نییە کە علاقەی تورکیا و کوردستان ینی دەیان مەساڵحی بەرزینەتەوەی هەیە مەسلحەتی کورد لەم پەیوەندیانە چییە لە پەیوەندی لەگەڵ علاوی لەگەڵ مقتەدا سەدر لەگەڵ تورکیا مەسلحەتی کورد وەکو نەتەوە وەکو پرسی کورد لە کەرکووک چییە؟ بەڵێ واقعێک هەیە کاکێ یادگارکە علاوی و قائیمەی عێراقی حزورێکی گەورەیان هەیە بەشێکی مەسلەی خاکی ئێمە مشکلی خاکی ئێمە لەگەڵ ئەو لیستەیە پێویستە بەڕاستی بەردەوام ئێمە لە حیوارا بین لە سیاسەتکردنا بین لەگەڵ لیستە جیاوازەکانی عێراق بە هەموو ڕەنگەکانیانەوە بۆیە ئەمە لە قازانجی قەزەی نەتەوەی ئێمە لە قازانجی کەواتە دەستکەوتەکان تا ئێستا چی بوو؟ تا ئێستاکە ئەگەر 140 وەکو خۆی ئەوە گەورەترین دەستکەوتە بۆ کورد گەرچی زۆر دواکەوت لە جێبەجێکردن بەڵام بوو لایەن هەیە ئەڵێ 140 فاتیحەی لێ بخوێن ئەزانی کۆتایی هاتووە دەیانەوێت دەستور هەموار بکەنەوە بۆ ئەوەی مادەی 140 بەجارێک هەر نەمێنێت زمانی مانەوەی ئەگەر چارەسەری ئەم دۆخەی کەرکووکیش نەگامانەوەی هێشتنەوەی ئەم دۆخەی کەرکووکە چکە هێشتنەوەی ئەم دۆخەی کەرکووک زۆر لەوە باشترە بە جۆرە لە جۆرەکان سازش لەسەر پرسی کەرکووک بکەین بەڵام بە یەکلانەکەوتنی وەزعی کەرکووک
ئەو هەموو کارە ساتەی لە ناو لێ دەکەوێتەوە ڕۆژانە ئەمە بەتەنها کەواتە مەسلحەت چییە لەمە بەتەنها ئەمە مەسئولێتی کوردە کە پرسی کەرکووک و ناوچە هاوشێوەکانی یەکلا بکاتەوە ئەمە پرسی بەتەنها ئەزانی مەسئولێتەکە مەسئولێتی کوورد نیە ڕاستە من وەکو کەرکووکیەک ڕەخنەمێ سرنجمێ تێبینیمێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە وەکو حکوومەتی عێراقی فیدراڵ حەقی دەستوری هەیە لە کەرکووک حەقی هەیە لەو ناوچانە بەدام و دەستگاکانی لەوێ هەبن حزوری هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام تا ئێستا ئەو حەقە دەستوری خۆی بەکار نهێناوە ئەمە جێ تێبینی و ڕەخنەیە بەڕاستی دەبایە بکرێت بەڵام بەمانایەوە نییە کە ئێمە بڵین ئەم مەسئولێتە بە تەنها بۆ چارەسەرکردنی ئەو ناوچانە هین کووردە بەشێکی زۆری پەیوەندی بە حکومەتی فیدراڵەوە کاکاوێت تۆ وەکو لە جلوبەرگەکەش تا دەرەکەوێ زیاتر هاتووی کە تەمسیلی هەموو کەرکووک بکەی چکە دەبینی بەجلی کوردی و بۆین باخەوەمە زیاتر بۆ ئەوەیە تۆ بڵێ نوێنەری پێکاتەکانی کەرکووکەکەیت و هەموو کەرکووک پێکەوە بران و هاوڕێن و دۆستی یەکترن بەڵام مەلافەرمان لە قسەکانی وتی کە پارتی لە کەرکووک زیاتر هەوڵی قۆڕکردنی دەسەڵات دەدات ئەمە قسەیەکی بوو وەوتی لەبەر ئەوەی پارتی ئەقەلیەیە و کەمە و وە زیاتریش کەم دەبێتەوە ئەمە کاک مەلافەرمان وایوت لە داهاتوودا بۆیە بەرژەوەندی ئەو نییە کە وەزی کەرکووک ئاسایی بێتەوە من نامەوێت بەڕاستی بیری ڕۆشنی نەتەوی تێکەڵ بە هەندێ پرسی حزبی لێڵ بکەم چکە ئەوەی کە ڕێزمێ ئەوە ڕێی کاک فەرمانە ئیترەگەرە و فاڵی گرت بێت و بزانێت لە ئایندێش پارتیکە من بێتەوە نازانم بەڵام مەسلەی ئەوەی کە ئەو دەیڵێ کە پارتی پێی خۆش نییە کەرکووک ئاسایی بکرێتەوە من ئەوە مێژووی پارتی وەڵامی کاک فەرمانەدات پارتی شۆڕشێک و سەرکردەیەکی مەزنی شۆڕشەگی لەسەر پرسی کەرکووک دانا بەڕاستی یعنی ناکرێت دوای هیچ کاتێک من ئەمەم لە خودی جنابی سەرۆک بارزانانی بیستووە کە ئامادەیە ئەمە لە 2005 قسەی کردو لە کۆبنەوەیکی حزبی ئامادەیە هەموو ئۆرگانەکانی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک تەجوید بکە ئەگەر لە قازانجی پرسەنەتەوەیەکەوە لە قازانجی کووردە پارتی بۆ نەفەسەوە ئیشی نەکردووە لە کەرکووک بە تایبەتی قیادی سیاسیەمە حەقم نییە ئەگەر لە خوارەوە لە ئاسی کەرکووک هەندێک جار نەفەسە حزبێکە زاڵ بێ بەڵام لە ئاسە باڵاکان نەکرد بۆ کەرکووک بۆ هەموو پرسە کانی ناوچە دابڕاوەکان ئێمە پرسێکی نەتەوەییە ینی بەو چاوە سەری ناکەین پارتی زۆرینەیە یان کەمینەیە بە پێچەوانەوە بەڕاستی ینی لەوانەیە کاتی خۆی کە هێزێکی سیاسی ڕێگر بوو لەوەی چەمچەماڵ وەکو قەزایەک ینی قەزاکان بگەڕێنەوە سەر کەرکووک چەمچەماڵی بە جێنەفوسی خۆیدا ناپی خۆش نەبوو ئەو هەنگاوە بنرێ و دواشی خست پارتی هیچ کات وای بیر نەکردوێتەوە لە قازانجی پارتیشانی وابیرکاتەوە خەڵکیش لەگەڵ پارتی نابێ وابیرکاتەوە کە من زۆر لەوە ئەمە دیسان غەدرە لە پارتی دەکرێت ئەمە بۆ ئەمە ڕێیەکە بە پارتی بەڕێ زۆرێگرێ بەڵام ئەم ڕێیە بەڕاستی زۆر لە جێی خۆی نییە ینی ئەمە بەدوکتە ئەچێت چکە پارتی قوربانی زۆری داوە ینی یەک لەو شتانەی من نمونە دووە دێن لە کاتی چی کردووە بۆ مادەی لە کاتی پۆل برێمەر کە حاکمی مەدەنی بوو بڕیارێک دەرکرا کە هەموو پارێزگاکانی عێراق بە هەرێم لەسەر کەرکووک پارتی بەدەنگ هات و ئەو بڕیارەشی هەڵۆشاندەوە یعنی ئەزانی مەسلەی هەڵوێستەکانی کاک مەسعود زۆر ڕوون و دیارن لەسەر پرسی کەرکووک ئێمە هەڵوێستی لایەنەکانی تر بەدەیان نمونە هەیە کە چەندێ متەناقزن بەرامبەر کەرکووک بەڵام ئەمانەی کە کاک مەسعود دوێتی مەسلەیەکی جددیە مەسلەی کەرکووک پرسێکی نەتەوەیە کە حازرە ئەو دەستکەوتانی لە هەرێمی کوردستانیش بەدەساتون بکرێتە قوربانی کەرکووک بەڵام کاکاوێزەوەتانێ مختەدا سەدرەڵێ لە دوای کۆبوونەوەم لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و دوای کۆبوونەوەکانی هەولێر و نەجەفیش یەک بەرپرسی کوردیش باسی لەوە نەکرد کە کەرکووک بهێنرێتەوە سەر کوردستان ئایا ئەمە شەرمە ترسا مەسلحەتە چییە ئەمە بۆ باسی ناکەم وڵای جا گرنگە باسکەوە هەمیشاڵن کەرکووک مافێکی ڕەوای کوردە و کوردستانیە نەڕاستە خۆی دەبێت لە هەموو مەحفەلەکان پرسی کەرکووک و ناوچە هاوشێوەکانی ئەجندەی ئەو یەکەم بێ بەڕاستی لای قیادەی سیاسی کورد بە شێوەی گشتی لای خەڵکی کوردستانیش بەگشتی من نازانم ئەوەی مقتەدا سەدر فەرموویەتی چەند لە جێخۆیەتی چەند دروستە چەند ڕاستە من بەڵام بەرپرسانی کوردیش وەڵامێکیان بۆی نەبوو ئەوەی بیسەلمێنەوەی کە دەزانم ئەزانی وەختێکە تورکیا دەوڵەتێکی زۆر سەرسەخت بوو لە ناوچەکە دژی مەسلەی کەرکووک کاک مەسعود لە تورکیا لەوێەوە وتی کەرکووک دڵی کوردستانە کەرکووک کوردستانیە ینی مەسلە ئەوە نییە ئێمە پارتی شەرم کا لەوانەیە ئەو ئیتیفاقی کە کرا و ئاشکرایش کرایەک لە خاڵەکانی مەسلەی کەرکووک بوو ینی کەرکووک
لە ئەجندەی پارتی بە تایبەتی و قیادەی سیاسی کوردی بەگشتی زۆر ڕوونە و پێداگیری لەسەرەکە هەرچەندێ ئەمە ئەنی زۆر جار لەم نالولا کەم و کورتی ئەکەوێتە ناو پرسەکەەوە بەڕاستی ئەبێ استراتیژێکی ڕوونی نەتەوەیمان هەبێت لەمە دووە چکە نابێ ئێمە بە تەمای مادەی 140 بین ئێمە لە دەرەوەی مادەی 140 ئەتوانین ئیشی زۆر بکەین یعنی بە ئاڕاستی ئەوەی کە ئیش لەسەر پێکاتەکان بکەین دڵنیاییان پێ ببەخشین ئەتوانین لە ڕووی ڕۆشنبیریەوە فەرەنگیەوە لە هەموو بارەکان تۆ دەستکراوێت لەو ناوچانە ئیش بکەیت سپاس کاک مەلا فەرمان دێمە لای تۆ کاکاوێت ڕێیەکەی توی زیاتر بە فاڵگرتنەوە لێکدایەوە و پێشم وابێ ئێوە لە ماوەی ڕابردوودا لە سەردانەکانی بڵین سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و جەگری سەرۆکی هەرێم پێشنیاستان تەقدیم کردووە بەڵام گلەی ئێواکەن کە هیچ وەڵامێکیان بۆ ئێوە نەبووە چ جەنابی بڵین کاک مەسعود بەرزانی چ نێچیروان بارزانی من حەزەکەم ئەوەی کە من باسم کرد مەسەلەی پارتی یا یەکێتی ئەمە ڕێی بەشەشی شەقامی کەرکووک و ڕێی بەشێکی ڕۆشنبیرانی کەرکووک و ئەگەر لە کەواتە تۆ بە فاڵگرتنەوەی دانانی نەخێر من ڕابردووی تاریخی دێنمەوە هەندێک پارتی سێ-چوار هەڵەتی کردووە بەکرابێتی حزبێکی خاوەن تەجروبەیە لە ساڵی هەفتا ئەو بووە کە تەفاوزی لەگەڵ حکوومەتی عێراقی کردووە لە ساڵی هەفتایە بە هەمان شێوە کەرکووکی خستە بەر چقۆی ڕاپرسیەوە لە 2023 بە هەمان شێوە غەڵەتێک تری مشتەرەکی مەسەلەن لەگەڵ معارزەی عێراقی ئەبوایە پارتی و یەکێتی و بە هەموو ئەحزابێتی کوردی ئەبوایە ئەمەیان لەگەڵ معارزەی عێراقیە ساغ کردایەتەوە پێشتر لە کۆنگری معارزەی عێراقیە لە ڤێندا لە ساڵی 92 خۆم لێ بوو مەباسی ئەو پرسە نەکراوە لە 2002 لە کۆنگری سەلاحەدین باز نەکراوە لە لەندەن باز نەکراوە دەنی پێشوەخت ئەمە سێ هەڵە ساڵی هەفتە کەواتە کاک مەلا فەرمان تۆی گەڕێیتەوە بۆچی ئایا ئەگەڕێنیتەوە بۆ ئەوەی کە ئەوان لە سیاست تێنەگەیشتون یان مەسەلەکە ڕێکەوتنە من پێم وایە لە ماوەی ڕابردووشدا مالیکیە ڕەشەیەوەی کردوتی وەرەقەیەکم لایە کە جەلال تاڵەبانی و مەسعود بەرزانی ئیمزایان لەسەرەوە کردووە کە کوردستان دهۆک هەولێر سلێمانیە باسی کەرکووکی من پێم وایە نەکتێ نەگەشتن لە سیاست ئەو ئوسلوبە حکومڕانی کە لە کوردستانە ئەکرێ ئەو سیستەمە و ئەو ئوسلوبە سیاسیەی کە لە سەرکاتی کورد ئێستا لە عیلاقاتی لەگەڵ بەغایە ئەیکات و لەگەڵ تورکیا و لەگەڵ وڵاتانی ئەقلیمەکەدا سیاسەتی ئەکسپایرەوە بەڕاستی ئەم سیاست باوی نەماوە مەسەڵەن من بۆ نمونە بۆ لەگەڵ بەغایە لەسەر نەوت ئەو هەڵایە دروستەکەم ئەو کوردستان تووشی ئەو ئەزمەیەکەم کە هەر ئەزمە دروستەکەم لەسەر کەرکووک دروستیەکەم پاشان ئەم ڕێیە لە چێوە تۆڵی ئەو لەوێتیان داوە بە نەوت ئەگە ئیجازەم زۆر بە کورتی چکە کاتی پرسیاری میوانەکان سوپاس دەکەم لە سێ ئەنسۆر پێکاتوە ئەنسۆرەکانی برێتە لە زەوی لە خەڵک لە سامان بۆ سامانەکە تا نەوت لە کوردستان دەدۆزرایە بەڵێ زۆر لەسەر کەرکووک قسەیانە کرد و لە دوورشم بەولاوە نیە کاری ئەمەلی نابینم من دەربارەی بەڵێ خەڵکی کەرکووکیان بەکار هاورد لە شۆڕشا لە شەڕی ناخۆیان لە پێشمەرگاتیە لە هەموو ئەمانەیە بەڵام مقابل بەمە با بێن بزانین لە مرکزی لە قەراری کوردیە خەڵکی کەرکووک چەند نزیک بووە چەندێک لە مرکزی قەرارە نزیک بووە دەربارەی مەسەلەی زەوی کەکە چەند بەهاتووە ئەم دوو حیزبە لە خلاری ئەم چەند ساڵەیە با بێن بزانین چەند ئیسماریان لە هەولێر کردووە چەند ئیسماری لە سلێمانی کردووە لە دووە کردویانە چەندێکیان لە کەرکووک کاک مەلا فەرمان زۆر بە کورتی لە بەرەوەی کاتی میوانەکانە پێت وایە بە بەڵێ وەڵام من بیتەوە پێت وایە کە دۆزینەوەی نەوت لە هەرێمی کوردستان حەماسیەت و پەرۆشی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانی بۆ کەرکووک و گەڕانەوەی بەڵێ نقطەی تەحول بوو سپاس بینەرانی عزیز ئێستا کاتیەوەیە ئەو میوانە عزیزانە پرسیارەکانیان ئاڕاستە بکەن هیواشوانی لە ساڵی 2023 کە ڕژێمی سەدام ڕوخا و دەوڵەتێکی تازە و چەند کارژی سیاسی هاتنە سەر شەقامی سەر سیاسەتی ئەم دەوڵەتە ئەم عێراق ئەمانە لە ساڵی 2004 حکوومەت پێگەندرا و کابینە پێگەندرا لە ساڵی 2004 مادەی 140 خۆی مباشرەتەن جێبەجێ بوو لە شاری کەرکووک و دەسەڵاتدارانی کورد نەیانتوانی ئەم هەلە بقۆزنەوە بۆ خۆیان تەنها بەس پارەیان دیت و شتیان دیت ئیتر مادەی 140 کەرکووکیان بیرچەوە ئەمانە پێشوەقت چێ خۆیان خانە نیش کردووە و ئاسایشان بۆ خۆیان داناوە چەند کەسێکیان بۆ خوێنداناوە کەسم کە سوکاری خوێندانەوە بەس من یەک پرسیارم لە کاک ئاوێز هەیە یەک پرسیارم کاک ئاوێز ئایا پارتی وێچێتی ئەو شتانی بۆ خۆیان کردووە و چیان بۆ مادەی 140 کەرکووک کردووە و یەک پرسیارشم لە کاک نەجات هەیە
ئایا کاک نەجات ئێوە وەکو تورکمانەکان لەگەڵ ئەوەدان مادەی 140 جێبەجێ بکرێ بە هەموو فەقەرەکانیەوە نەک تەنها فەقەرێکی کەوا ئێوەی تایە زۆر سپاسدانە سپاس بۆ فەرموو نەبەرد عابدی لەو کاتێکەوە نووری مالیکی سەرۆکۆزیرانی عێراقا سەردانی کەرکووکی کرد دکتۆر نەجمەدین پێشوازی لێ کرد پرسیارەکەت بۆ کێیە بۆ کاکاوێزە لە ڕاگەیاندەکانەوە ئاگامان لێ بوو کەوا برانی پارتی هێڕشێکی تون لەسەر کاک نەجمەدین کرا و باس لەوە کرا چۆن پێشوازی لێکرێ و کە باسی کرد کەرکووک شارێکی عێراقیە لە هەمان کاتە داودۆگڵۆ وەزیری دەرەوەی تورکیا هاتبووە سەردانێکی بۆ شاری کەرکووک ئەو سەردانەی هەرچەند لەلایەن حکوومەتی عێراقیەوە ڕەفز کرایەوە یعنی ڕەت کرایەوە ئەو ڕێگە خۆشکەر بوو با بڵێن ئەو لایەنێکەوە بۆ کەرکووک هێنای حکوومەتی هەرێم ڕێگە خۆشکەر بوو بۆ هێنانی داودۆگڵ بۆ کەرکووک باشە ئەمە بەچی دانرێت و فاقەیەکی زۆر ڕوون و ئاشکرایە هیوادارین کاک کاوێز وڵاممانداتەوە ڕوونە دووەم پرسیارم ئەگەر زەحمەت نەبێ کاکاوێز باسی لەوە کرد ئەبێ حکوومەت وجودی هەبێ لە حکوومەتی هەرێم وجودی هەبێ هەمان شێوەی حکوومەتی بەغا بەس وەڵام سێرەکەن لە کەرکووک وجودێکی حزبی هەیە وجودی با بڵێن حکومی نیە زۆر بەداخەوە ئەو شتە زۆر ڕوون و ئاشکرا لە بەڵێ هیوادارم وەڵامی وەشخاتەوە سپاس بۆ تۆش فەرموو دانەحسام وەکو هاوڵاتیەکی خەڵکی کەرکووک پرسیارێکم بۆ کاک نەجاتە ئایا تا چەند وەکو بەڕێزیان باسی کرد لە جێبەجێکردنی مادەی 140دا ئەکسەرێتی خاڵەکانی بۆ برانی تورکمان ئەگەڕێتەوە ئایا تا چەند لە ماوەی ڕابردوودا توانیوتانە بە شێوەیەکی ڕوون هەڵوێستی خۆتان دەرببڕن بۆ برایانی دیکە تاوەکو ئەو مادەیە جێبەجێ بکرێت پرسیارێکیشم بۆ کاک حەوێزە ئایا تا چەند برادرانی ئۆپۆزیسیۆن توانیویانە پشتیوانی و پاڵپشتی کورد بکەن لە یەکگرتنی ناوماڵی کوردیتە بۆ جێبەجێکردنی مادەی 140 لە کاتێکدا لە ماوەی ڕابردوودا برادرانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتیش بزوتنەوەی گۆڕان ئەوەنێک کە ئاگادار بین کۆمەڵە کورسیان لە شاری کەرکووکدا فەوتاندووە پرسیارێکیشم بۆ کاک فەلاح فەرمانە ئایا چی بەرنامەیەکی باشتریان هەیە بۆ جێبەجێکردنی مادەی 140 کە لە بەرنامەی یەکێتی و پارتی باشتر بێت ئایا بۆچی بزوتنەوەی گۆڕان لە ماوەی ڕابردوودا ئەو ئەرکەی کە لەسەر شانی بووە کە لە ئەنجومەنی نوێنەرانی کووردا بۆ نەیتوانێت هەواڵوێستی بکات لەگەڵ نوێنەرانی تری هاوپەیمانی کوردستاندا و ئایا بزوتنەوەی گۆڕان نەیتوانیوە بزوتنەوەی گۆڕان بە شێوەیەکی دیکە پرسیارەکە ئایا بزوتنەوەی گۆڕان توانیوێتی لە ئەنجومەنی عێراقیدا هەڵوێستێکی ڕوونتری هەبێ وەک لەوەی کە لەگە کورد دڵشاد عومەر پرسیارەکەم بۆ کاک مەلا فەرمان بەڕێستان فەرمووتان ئێمە ئەگەر بینە سەر دەسەڵات پرس بە تورکمانەکانەکەین پرۆژەتان چییە بۆ کەرکووک ئەگەر پرستان پێکردن و زۆرینەی تورکمانەکان کە چاوەڕانیش دەکرێت هەنی هیواداری نوانە بێ زۆرینەی خەڵکی تورکمان پێی باش بوو و یەک پارچەی خاش عێراقی پێ باش بوو پێی وابوو کەرکووک وەکو پارێزگایەکی عێراقی بمێنێتەوە نەکەرێمی کوردستان هەڵوێستی بەڕێستان چییە بێ وەکو بەزوتنەوەی گۆڕان پرسیاری دووەم هەر بۆ ئەو بەڕێزە ئۆپۆزیسیۆنی کوردی لە کەرکووکدا تا ڕادەیەک نەک بڵێن هەر ئۆپۆزیسیۆن بوون لە سلێمانی لە هەولێر جیاوازەوەی لەوەی لە کەرکووکە ئێمە ئۆپۆزیسیۆنی کوردی هەبێ بۆ نمونە لە هەڵبژاردنەکانی حوتی سێی پەرلەمانی عێراقیدا کورد 4 تا 5 کورسی لە پارێزگای کەرکووکدا لە دەست داوە لە ئەنجامی ئەوەی کە لایەنە کوردیەکان نەیانتوانیوە بە یەک لیست دابەزن کە لیستی هاوپەیمانی داوای کرد و ئۆپۆزیسیۆن ڕەتی کردەوە ئایا ئۆپۆزیسیۆن تۆسۆن بوونتان بەردەوامی ئەم ئۆپۆزیسیۆن بوونە لە کەرکووکە هەمان زەرەر هەمان تەجربەمان بۆ دووبارە ناکاتەوە پرسیارێکم بۆ کاکاوێز هەیە هەر بۆ زانیاری خۆشت 3 بۆ 4 کورسی زۆر زۆرە ژمارەی دەنگەکانی ئەگەر دوو کورسیش باسەکرێت هەر ئەگەر دوو کورسیش بێ بڵێ ئەگەر کورسیەکیش بڵێ ئێستا پاڵ پشتێک بوو بۆ ئەم قەزی کرد کاکاوێز لە دیباجەی دەستوری حکوومەتی عێراقیدا هاتووە یەکپارچەی خاکی عێراق بەندە بە جێبەجێکردنی ئەم دەستورەوە لە کاتی لە هەر کاتێکی خەرقکردنی دەستوردا یەشێتی خاکی عێراق هەڵەوەشێتەوە باشە
مادەی 140 گرنگترین مادەیە بە نسبەت ململەتی کوردەوە خەرق کرا ئاستەنگی زۆری خراپەر بە تایبەتی لە سەردەمی بەڕێز مالیکیدا باشە بەڕای ئێوە کورد وەکو تەجربە زۆرجار سەدرەکان کشاونەتەوە لە حکومەت و فشارێک خستۆتە حکومەت بۆچی کورد ئەو فشارەی زۆر درەنگ کرد بۆ ئەم فشارەی نەکرد پێتان وایە کشانەوەی لایەنی کوردی لە بەغدا باشتر نەبوو ینی سوودێکی باشتری نێ زۆر سپاس پرسیارەکەت ڕوونە زۆر سپاس خالیت پرسیارێکم بۆ کاک نەجادا ئەگەر مادەی 140 جێبەجێ نەکرا هەڵوێستی ئێوە چی ئەبێت بەرامبەر بە کوردەکان بەرژەوەندی ئێوە لە چیدایە ئایا کوردەکان ئەخەنە ئەو لاوە و ئەچنە پاڵ لایەنێکی تر پرسیارێکشم بۆ کاک مەلا فەرمان ئێوەکو ئۆپۆزیۆن لە کەروکدا چه هەڵێکتان داوە بۆ جێڕانەوەی ناوچە دابڕێنەوەکان زۆر سپاس بۆ تۆش دوو پرسیارمە بە بۆچوونی تۆ بۆ بە تێبەڕبوونی کات زیاتر هێزیێت دەبێ مایکەکە نزیکەیتەوە بە بۆچوونی تۆ بە تێبەڕبوونی کاتی زیاتر هێزی مادەی 140 لە دەستوری عێراقدا بەرەو لاواتی ناچێت ئەو پرسیارم و کاک مەلا فەرمان ببورێت خوا مایکەکەت بۆ خۆت نەگرتووە پرسیارێکم بۆ کاکاوێز ناکۆکی نێوان کوتلی سیاسەکانی کورد لە بەغدا تا چەند زیانی بە کێشەی کورد و بەگشتی و مادەی 140 بە تایبەتی گەیاندووە لە کاتێکا کە ئەبینین زیادکردنی ئەندامانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە لایەنێکی کوردی بە ئاشکرا جایەتی زیادکردنی دەکات چونکە ئەندامێکی گۆڕان لەو کۆمیسیۆنە دیاری دەکرێت زۆر سپاس سپاس بۆ تۆش دابان هەمە ساڵە من دوو پرسیارم هەیە دووشی بۆ کاوێز ئایا ئەگەر حیزبی دەسەڵات بۆچی تا ئێستا کەم تەرخە بوون لە مادەکەیە لەمە جەبەجێکردنی مادەکەیە دوای ئەوە ئەوەی ئێمە بزانین کە حیزبی دەسەڵات لە بەرژەوەندی خۆی کارەکات نە لە بەرژەوەندی میلەدا پرسیاری دووەمم ئەو وتی کاک مەسعود لە کەرکووک لە ببوورە لە تووشیا و توێتی کەرکووک دڵی کووردە ئێمە نامانەوێت بەدەم بۆ مامسلمێنەمانێ بەکردەوە مامسلمێنی سپاس بەڵێ سپاس بۆ وازیزانە بۆ ئاراستەکردنی پرسیارەکانیان پاش ناوبڕێک وەڵام بۆ پرسیارەکانیان وەرەگرینەوە بینەرمان بن دەستان خۆش بێ ماندوو نەبن